خۆشەویستانم چڵاوی تەلەگرام بۆ هێناون بکە زۆربەی شتەکان بە نرخێکی زۆر گونجاو زۆر بە یاریەکان نرخێکی گونجاو لەلایەن بەدەست دەکەی بۆ منە یاریەکانی پلیستیشن پلسە، گەیم پاسە، ئەکاونتی پلیستیشنە، ئەکسبۆکسە، سپۆتیفای، نێتفلیکسە یاخود یاریەکانی ئەکسبۆکس بە کۆد لەلایەن وەربگری وێسەش باسی زۆربەی یاریان دەکەم کە لە گەیم پاس بەردەستن یاخود بە کۆد وەربگری ئەوان بۆ ئینستۆڵ دەکەنە سەر ئەکاونتەکەت و دەبێتە موڵکی خۆت سەردانیان بکەن تەلەگرامەکەیان جۆین بکەن نامیان بۆ بنێرن زۆر سپاس بۆ RS Store بۆ سپۆنسەریکردنی ئەم ڤیدیۆیە چۆن لە ڕێگەی گەیم پاسەوە زۆرترین یاری تاقیکەینەوە لەم هاوینە باسێکی گشتی ئەکسبۆکس دەکەم بۆ یاریان لەسەر گەیم پاس بەردەستە با کات بە فیڕۆ نەدەین سەرەتا بێم ئەو یاریانەی خۆم نیشانتان بدەمکەوە ئێستا حالیان لەسەر ئەکسبۆکس ئەنجامیان دەدەم و ئینستۆڵن لەسەر ئەکسبۆکس سیریەس من سیریەس ئەکس بەکاردەهێنم ئەو یاریانەی کە هەمە با پێتان نیشان بدەم ئۆکەی ڕێد ڕەدەمشن دوو من کڕیمەوە لەسەر ئەکسبۆکس هەمە ئێستا دەیکەم یاری ڕێدفۆڵ ئینستۆڵم کردو بەڵام هێشتا نەمکردمە بە ڤیدیۆ بیکەم ئەپلێکتێر ڕەکویم تازە ئەپدێتێکی 60 فرێمی بۆ هاتووە حەزم دەکرد بیکەم Call of Duty Advanced Warfare Lego Star Wars ئەوانە لە گەیم پاس نینە ئەو یاریانە بەڵام من خۆم هەر داوڵۆند کردووە کڕیمە یان لەسەر گەیم بەس پلێکتێر لەسەر گەیم پاسە Battlefield 3 حەز دەکەم جارجارە بیکەم Mass Effect Legendary Call of Duty Ghosts ئەو ڤیدیۆیەک نەسەری کرد مانیتەر زۆرم حەز لەو یاریە The Last Case of Benedict Fox ئەو یاریەشم لەسەر گەیم پاس وەرگرتووە Red Dead بەشی یەکەم ماینکرافت بڵاچی زۆر دەکەم پۆرتال دوی زۆر دەکەم Mirror Edge دەکەم Specs of the Line جارجار دەیەکەم ئەوە GTA 4ش جارجارە دەیکەم بەگشتی چەند یاریمان هەیە ئۆکەی ئەونت گەیم ئەو یاریانەیە کەەوە پارەم پێداوە یاخود لە ڕێگەی عنی خۆمەتەوە مڵکی خۆ منەوە یاریانە ئەو یاریەکانن ئەو یاریانە ئەکسبۆکس من کڕیمە گەیم پاسیش ئەو یاریانەیە کەەوە داوڵۆنم کردوون یاخود جارجارە کردومن ئۆکەی بینە سەر گەیم پاس تابێکت هەیە تەمە زۆر خەڵک هەڵە دەکە لێرە لە دوو گەیم پاسی دەگەڕێ یان لە ستۆری لە دوو گەیم پاسی دەگەڕێ ئەوانە هەڵەیە زۆر خەڵک دەبینم بۆ شێواز لە دوو گەیم پاسی دەگەڕێ مهمترین ڕێگا و نزیکترین ڕێگا لە بۆ گەیم پاسی چییە؟ هۆمی گەیم پاسی بکەوە ئەلێرە لە لای دەستە چەپ گەیم پاس داگرە سەرتا چەند ڕکلامێکی گەیم پاس دەبینین لەسەرەوە ئەوانە هەندێکیان پرکن واتە ئەگەر گەیم پاس ئۆڵتیمیت تەبی بەرزترین پلە کە نرخیان تۆزێ بەرزترە چەند شتێکە دەداتێ بەڵام لە کوردستان هەمویان کار ناکەن بۆیش زۆر گرنگ نینەوەن ئەوەی گرنگە ئەوەیە لێرە نووسە recently added واتە ئەو یاریانەی کە تازە لەلایەن مایکرۆسۆفتی خراپە سەر گەیم پاسی ئۆکێ سوپەرلاند 6 inches under ئەو یاریێکی ئۆکەیە زۆر خۆش نیە بەڵام ئۆکەیە گۆست لۆر ئەو یاریە زۆرم جێلێ بۆ بەڵام لە کوردستان ئەو جۆرە یاریانە زۆر مەشهور نینە بەڵام یاریێکی استراتیژی زۆر خۆش دیارە لەوانەیە ڕۆژێک بیکەم ئەو یاریەش بە هەمان شێوە Eastern Exorcist ئەو یاریەشم نەکردووە و زۆر مەعلومات لەسەری نییە بەڵام FIFA 23 ئێستا لەسەر گەیم پاس بەردەستە لە بۆ هەردوو ڤێژنی Xbox Series X و Xbox One فوگا بەردەستە کوانتم برێک ماوەیەک لاکات ئێستا هاتیتەوە ئەوانەی کە پێم وایە 100 بیانکەن داڵۆنیانکەن FIFA 23 بێگومان 100 Last Case of Benedict حەز دەکەم بیکەم وەکو خۆم گرافیکی زۆر جوان دیارە یاریێکی خۆش دیارە تکات دەکەم یاری بچووکانە قیس خۆتان مەدەن بیانکەن کوانتم برێک بکەن 100 من کردومە و تەواوم کردی چێکە لە یاریە زۆر باشەکان بەڵام تۆزێک حەزمی گەورەیە 83 گیگابایتە ئۆکێ ڕێدفۆڵ بیکەن بزانەوە یاریێکوە هەرچەندە ڕیڤیو زۆر باشە بەڵام بیکەن ئۆکێ ماینکرافت لەجنس تازە زیادکە لە بۆ گەیم پاس لەوانێت زۆر لە گەیمەران هەر ئاگداری ئەوەش نەبنکەوە ماینکرافت لەسەر گەیم پاسی ماینکرافتش نوێ هەیە تکا دەکەم بیکەن گۆستوار تۆکیۆ پلیس ئەو یاری بکەن یاریی زۆر متعی هەبوو لە بۆ من هەرچەندە لەوانەیە گەیم پڵێکی بڵدی هەمانە بەڵام جیهانی کراوەیە یاریش تایبەتی ئەکسبۆکس ئۆکەی بەفێزدایە سەرتا لەسەر پلەیستیشن بەردەست بەڵام ئێستا لەسەر گەیم پاسش بەردەستە بیکەن گۆت سیمولیتەر یاریی کۆمیدی خۆشە ئەو یاریانەش کە گەیم پاس بەخۆی هەڵدەبژێری لەسەر شێوازی ستایلی یاریکردنت بەخۆی چەند یاریەکە دۆ هەڵدەبژێری ئۆکەی Star Wars Jedi Fallen Order بیکەن ئۆکەی یەکێکە لە یاریە زۆر نایابەکانی Star Wars بەشی دووەمی تازە بڵاوکرێتەوە بەشی یەکەمی لەسەر گەیم پاسەیە بیکەن زۆر بەتعەلی دەکەن ئەکە هەستان هەر لە Star Wars بەڵام زیاتر ئۆنلاین و مەڵتیپلەیەر بی ئەو یاریە بکەن نەخشەکانی وەکو Battlefield-دا بەڵام لە جیهانی Star Wars زۆر خۆشە ستۆریەکەش خۆشە ئەرسەندە ستۆریەکەی کورتە بەڵام هەر خۆشە Battlefield 1 ئەگەر هەستان لە یاری تەقەکەرە گەنت کردووە Battlefield 1 من بە خۆم بە بۆچوونی خۆم یعنیەوە قسەی عامنی وەڵام بۆچوونی خۆمە باشترین یاری Battlefield تاوەکەستا بڵاوکرێتەوە سکەیت کاتی خۆشی زۆرم حەز لێ نەبوو بەڵام گەیمەرێکی زۆری ئەگەر هەستان لە جۆرە بۆردینگ و سکەیت بۆردانێ بیکەن بەڵام من زۆرم حەز لێ نییە Battlefront 1 ئەوە بەشی دووەمیتی ئەوە بەشی یەکەم ستۆری نییە تەنیا مۆدی ئۆنلاینی هەیە
اوكي بەڵام بەشی دووەم خۆشترە باتفیل 5 شتێ ئەویش مۆدی چیرۆکی هەیە بەڵام زۆرم بەدڵ نەبوو بۆ پێشنیاز ناکەم بیکەن بەڵام ئەو یاری کەم پێشنیاز دەکەم بیکەن 100% تایتنفۆڵ 2 ستۆریەکەی یەکێکە لە باشترین ستۆری تاقیکەرەکان ئۆکەی تایتنفۆڵ 2 زۆر خۆشە It Takes Two خەڵاتی یاری ساڵی بردەوە پارساڵ یاریش خۆشە بەڵام کۆواپە زۆر خۆشە متعی هەیە پەزڵ و مەتەڵشتە ئەوەی ئاوت بە هەمان شێواز Walking Dead ئەگەر هەستان یاریەکە تاڵ چیرۆکی بی لە ستایلی Walking Dead بی و Telltale بی گەیمەرێکی زۆر دەزانی Walking Dead چییە بەڵام تاقیکەنەوە بزان Fallout 4 یارێکی زۆر مدعی بەفێزدایە بەڵام کاتی زۆر پێویستە بەڵام یاریی خۆشی ئەگەر هەستان لە یاری جیهانی کراوەی بەفێزدایە تاقیکەنەوە خراپ نییە بەڵام یارێکی دیکە کە من ڕەکەمێن دەکەم تاقیکەنەوە Dead Space-ەکانە بەڕاستی Dead Space-ئەکان یاری ترسناکی زۆر خۆشن پڕخوێنە ترسناکە خۆشە بەڵام ئەو وێژنە کۆنەکانن ریماستر و ریمیکەکە نییە ئەو یاری ئالسیش پێما بێچێکە لە یاریە متعەکان سەیری مەکەن یاریی پاپایە ئۆکەی ئالیس مادنس of Princess ونیا مادنس Returns نا Princess نیە Madness Returns بیکەن خۆشە کاتی پێ بدەن لە کاتی خۆ 160 من کردومە ئەوە Star Wars-ەکی دیکەیە بەڵام ئەوەیان زیاتر فڕۆکەوانی ناو جیهانی Star Wars-ە سکایریمیش بێگومان کردیت نەتکردیە ئەو یاریی بەناوبانجی کۆنە ئەوش زۆر باخۆتە میرۆر ئێرز بەشێکم تاوا نەکردی بۆی نازان بەشی دووەمی کۆ بەڵام دەڵێن زۆر نایبە ئەو یاری زیاتر پارکۆڕە بازدانە لە باڵەخان لە بۆ باڵەخانەی بە شێوەی ستۆری بەڵام کاتی خۆی بۆی مهم بووکەوە گرافیکی زۆر لە ڕاستی دەچووکە یاریش کۆنە باتفیل هاردلاین قەت کیفم بە باتفیل هاردلاین نەهاتیە نەزانم چییە عین دەزان چیە بەس کیف پێ نهاتیە باتفیل بات کەمپەنی دوو ئەگەر هەست لە یاریی مێژووی کۆن و کلاسیکی زنجیری باتفیلدا لە 160 کات خۆ زۆر سەرکەوتو بوو خۆش بوو ماسەفکت من پێم وایە هەموو گەیمەرێک دەوێت ماسەفکتی تەواوکە بەڵام کاتی دەوێت بڕک زۆرن ئەوە هەموو یاریەکانی ماسەفکتیە خۆشە Dragon Age بات کەمپەنی زۆر خۆشە و باش یەکێک لە باشترین یاریەکانی بیسەڵ تشتاوە کەستە Far Cry 5 یاریشی جیهانی کراوەی زۆر خۆشە و ڕۆڵپڵینیشە عین لە جیهانەکە سوڕێوە لە بۆ خۆشت ڕاو دەکەی تەقە دەکەی و ڕوبەڕووی خاوەن تەریقەتە شتەبیەوە ئۆکەی لێرە دەتوانیت بە خۆت لیستێک دروست بکەی پلەیلیستێک دروست بکەی هەندێک یاری بخێنایی بڵێ ئەو یاری دەمەوێت لە پاشان بیکەمەوە شتانە مۆست پۆپیلەر ئەو بەناوبانگترین یاریەکانی گەیم پاسن ئەو یاریانە داڵۆندیان زۆر بەناوبانگن ئەوەش یاریەکانی EA هەموو یاریەکانی زۆر بە یاریەکانی خۆی لە ناو گەیم پاسی بەردەست خستێ لە ڕێگەی خزمەتگوزاری EA Play گەیم پاس ئەڵتیمێت تەبی کە زۆربەتان هەتانە دەتوانێت یاریانە تاقیکێەوە باتفیل 2022 ئێستا وەزی باشترە لە چاو پێشتر چکە بیدات کە بڵاو کرا وەزی زۆر خراپ بوو چێشە و تەکنیکی زۆر بوو تاوەکو ئێستا سنەدا و باوەڕش ناکەم کە دەستێت بۆش پێشنیاز ناکەم ئەو یاری بکەن F1 22 F1 ئەگەر حەزت لە سیباقی فۆرمیلاوان و ئەوانەیە تێیدا گەیم پاس لە بە خۆتان تاقیکەنەوە بەڵام تۆزێک قورسە کردنیان یاسان نییە NHL شتی ئەگەر نازم چێ لە کوردستان حەزی بە یارێکی NHL بەس NHLشمان هەیە ئۆکەی گریت لەو هەفتەیە تاقیم کردەوە بەڵام لەسەر PlayStation 5 تاقیم کردەوە لە بەرەوەی PlayStation Plus وەرم گرت سیباقەکی خۆشە بەڵام ئەو یاریش ئاسان نییە کردنی ینی تۆزە قورسە لە بەرەوەی دەبیت زۆر لە سیباقی باش بی یاریی دیکە EA کە پێمابی پار بوو تەواوم کرد کە هاتەستە گەیم پاس یەکسەر تەواوم کرد زۆر خۆش بوو ئۆکەی ئەو یاریە بەنای Lost in Random یارێکی بچووکی خنجیلانەی گەیمپلەیەکی خۆشی جوان ستۆریێکی خۆشیە بوو Dirt 5 زۆر خۆشە بیکەن باتفیلێکم باس کرد سیتکەمان هەیە Titanfall 2 تکا دەکەم یعنی ئەو یاریە کارەساتە نەیکەی Titanfall زۆر وەروە بلاکشمان هەیە کرایسەکانمان هەیە زانە ڤێژنە نوێیەکانی لە کۆنەکانن و Dante's Inferno Dante's Inferno یەکێکە لەو یاریانێکەوە گەیمەرێکی زۆر لە کوردستان کاتی خۆی عاشقی بوو من تاوەکو ئێستا نەمکردووە هەر هەڵم گرتیا لە بە ڕۆژێکی تایبەت ئەو یاری وەکو God of War تقریبان دەچێت جەهەنەم ڕوبەڕووی شەیتان و جەهەنەم وەشتان دەبیان پلانمە لە پلانمە 6 گیگەیە لێستا بارەسی ئینستۆڵی دانم دەیکەم ئەو یاری دەکەم ئەو ئینستۆڵ دەکەم لەگەڵ بە بیرماتەوە زۆر خۆش دەزارە ناو گەیم پاسی ئەوە بسۆڕێەوە ئۆکە یارێکی دیکە 100% بیکەن یاریەکانی Need for Speed Plants vs Zombies تێدایە Sea of Solitude ئەو یاریان بەشە کرد بەڵام تەواو نەکرد ئەو یارێکی خنجیلانی پێم سەری ئەو یاریان دەکەم یاریەکانی Unravel ئەگەر حەز لە یاری مەتەڵیە شێوەیان زۆر جوان بی Unravel زۆر متعی هەبوو ئۆکەی ئەوەش EA Day 1 ڕلیستەیە گەیم پاس بۆی بەنابانگە کە یاریەکانی ڕۆژ یەکەم
بەردەست دەخات زۆربەی یاریەکان ئەو یاریانە هەمووی لە ڕۆژ یەکەم بەردەست بووە لۆ نمونە ئاتۆمیک هارت من کردم نیوەم زیاتر بڕی بەڵام تاوام نەکرد یاریەکی زۆر جیاوازە ینی یاریێکی ناڵم زۆر بەخۆتە بەڵام یاری زۆر جیاوازە ڤیددیۆیش مەسەری دروستکردیان باسێکی سۆڤێت و ئەوانە دەکات بەڵام یاریێکی گەورە و زەبەلاها ینی ئەوە لە ڕۆژ یەکەم بڵاو کراوە ئەگەر گەیم پاس تێت کا دەکەم یاری بکە وڵۆنگ فۆڵن داینستی ئەو یاریش بە هەمان شێوە لە شێوەی یاریەکانی دارک سۆڵس و ئەوانەیە لە ڕۆژ یەکەم بەردەست بوو ڕاستە گەیم پاسی ئەوە یاری نازانم چییە ئەوانە زۆر هایفای ڕەش هایفاڕۆژ بیدات کە هات هەندێکم کرد بەڵام زۆر ئەرسەنە من وەکو خۆم زۆر حەزم لەو جۆرە یاریە کارتونیە ستایلەکەی نەبوو بەڕاستکە ستایلەکەی میوزیکیە بەڵام یاریی خۆشە ئەکیدم زۆربەتان چێژی لێوەردەگرن بەڵام ینی نمرەشی زۆر باش بوو های ئۆن لایف ئەو یاریەم تەواو کرد ئاین دەماتە ڕێکی مۆرتی دروستیان کردێ کەمان نوکتەکانیان هەموو شتەکە هەوڵدە خۆش بیارێکی چی دیکە خۆشە بیکەن هەڵۆ نەیبەر تەماشاکردنی خۆشە لە یوتیوبی بەڵام کردنی خۆش نییە لەبەر یاریش تۆزە قورسە باک فو بڵەدت هەیە باف بڵەت زۆر لێ ڕازی نەبووم بەڕاستی پێشنیاز ناکەم بیکەن سەمەرڤیل تەیە سەمەرڤیل ڕکلامەکان زۆر باش بوون لەبۆی لەبەر جەماعەتی ئینساید و لیمبۆ دروستیان کردی بەڵام یاریەکە سەرکەوتوو نەبووە منیش نیوە یاریەکەم بڕی بەڵام مەتەڵەکانی زۆر قورسەکە چی ینی مەتەڵەکانی چێژی نییە تەواوکردنی بەو شێوازەیە نازانم پێشنیاز ناکەم بیکەن پێنتمنت دڵێن ئەو یاریە زۆر ڕاکیە بەس نازانم نەمکردووە تاوەکو ئێستا یاریش تایبەتیشە سکۆرنم کرد بەشێک لە سکۆرنم کرد تاوام نەکرد بەڵام کردم ئەڵام ئەو یاریە زۆر ترسناک نییە بەڵام دەست دەچێت ناو شوێنێک جەهەن لە جەهەنەمێ هەموو شتێک لە پێست و خوێن دروستکرێت تۆزێک پیسە بەس خۆشە یارێک بێگومان پلیک تێڵیش بکەن ئەو یاریە زۆر نایابە و ئێستا مۆدی 6 فرێمیش بەردەستە لەسەر ئەکسبۆکسە نوێیەکان ئاوتڕایدەرس پارساڵ کردم بەڵام تاوام نەکرد بەس چێژی هەبوو بەڕاستی یاری ئەگە حەز دیاری تەقیکردنەوە شتانەیە مێتڵ هێلسینگەر بەشەکەم کرد بەڵام ئەوش بە هەمان شێوە یاریانان پێتەواوە دەکرێت لەبەرەوەی خۆشن بەڵام خۆشەکەی سنووردارە بەڵام شتەشکەتان پێ دەڵێن بۆ کەسانی حەزیان لاری سیمولیشنە ترینی بکەن باشە من کاتی خۆی زۆر تراینم دەکرد سیمولیشنە کۆنتترۆلی هێڵی شەمە دەفەر دەکەین متعی زۆرەکە حەز دەجێنێ بۆ کەسانی تەمەنیشان بچووکە یان براک تێ کەسێکی لە ماڵێک تەمەنی بچووکە تێ لە گەیم پاس یاری زۆر باش تاقیکاتەوە بێ ئەوەی کەوات تووشی خوێن و شتبی ئەو یارەی پێشکەش بکەن دریم لایت ڤالی دیزنی هەم کارتەکانی دیزنی تێدایە یارێکی خنجیلانەیە لە بەوان زۆر باشە میدنایت فایت ئەکسپرس ئەو یاری یەک کەس دروستی کردیە من پار زۆر دەم کرد متعی هەیە تاقیکەنەوە هەر وەکو سەپۆرتش لەو کەسیان پشتگیری بکە ئەو کەسی بکەن کە دروستی کردیە پاوەڕ واش ئەگە هەستان لە یاریەکی سیمولیشنە سیمولیشنەوە لاسایکردنەوەی ژیان ڕاستی بۆ بێت چیرۆکەی گەورە ئەوە پاکردنەوەی ئۆتۆمبیل و شوێنەکانە یعنی یارێکی بچوک دیارە بەڵام کە دیکەی مدعی یەکجار ئەین باوەڕ نەدەکرد بەو شێوازەیە ئەوەندە حەزم لە پاکردنەوەی شتومەچی بی کە لە ژیان ڕاستی دژونم پاکردنەوەی شتێ بەڵام لەو یارێ پاکردنەوە زۆر خۆش بوو بیکەن ئەو یارە پێشنیاز دەکەم ئەنجامی بدەن ماچ پوینت خۆشە بەڵام هەموو شتێک پارێ نەو یاری ئاین داوای پارە لێ دەکات زۆر مدعی لە یاریەکەی ناکەی ئەوەندە داوای پارێ دەکە تێنسە چی دیکە ئەس دەستک فۆڵ ئەو یارم نەکرد پار کە بڵاو کرایەوە لەبەرەوەی ئیستۆریەکەی بەشەی سلاید شوێەوە تا ئەنیمەیشنی پێوە نییە دمچاوەکان هەموو ستیلن بەڵام بۆ کەسان حەزیان ستۆریان بۆنە تاقیکەنەوە بەڵام یاریش دیکە کە من کردم لەسەر گەیم پاسی ڕۆژێکەمش بەردەست بووم مایگات Teenage Mutant Ninja Turtle Shredder's Revenge ناوەشی دوورجێژی هەیە بەس ئەگەر کاتی خۆی کەیفت بە یاریەکانی نینجا تورتڵی هاتبی ڕاستە کارتونیە شکلی ئەوکەی پیکسڵیە بەڵام بیکەن گەیمپلەیەکی هەیە کارەسات خۆشم چی دیکە ترێک تو یۆمی خراپ نەبوو یاریی حەف لە سەردەیە ینی فول نییە بۆ خراپش نییە یاریش خۆشە بەڵام ستایلەکەی زۆر جوانە ڕەش و سپیە و کامێرە لەو شیانیشاندا یاریش خۆشە بیکەن دەڵێن ئەو یاریش زۆر خۆشە جێنەسز نوار بەڵام نەم کردووە ستایلەکەی زۆر هونەریانیە بەڵام نەم کردووە چی دیکەمان هەیە سنایپەر ئیلیت 5 ئەو یاریش خراپ نەبوو پێشنیاز دەکەم تاقیکەنەوە بێگومان هەیلۆ ئینفینیت ئەگە ئەکسبۆکس تێ هەیلۆ نەکردبی یعنی هیچ نەکردی ئۆکەی هەیلۆ ئینفینیتی بکەن The Gunk خراپ نەبوو بێگومان سایکۆناتس باشترین یاری منە لە ساڵی 2021 ینی ئەو یاریە ئەگەر نەیکەی تام لە ئەکسبۆکسەکە وەرناگری دی ئەسنت یاریی مام ناوەند بوو بەڵام ستایلەکەی زۆر جوانە چی دیکە هەیە
دەڵێن باتڵ تۆز یاریی خۆشە بەڵام کاتی خۆشی بەدڵم نەبوو ئێستاش نازانم زۆر حەزم لێ نییە ئەنجام دەم وێستلاین 3 ئانەی بەڵامەوە گەمەری تایبەتی خۆی هەیە وێستلاین 3 هەموو کەسە حەزی لە زۆر یاریە استراتیژیانە نییە یاریێکی دیکەتەم پێشنیاز بکەم ئۆری 100% بیکەن ئۆکەی ئۆری یەکێکە لە یاریە زۆر خنجیلانەکان نمرەی زۆر بەرزی پێدرایە ماینکرافت دەنجنز خۆش نییە بەڕاستی ئەگە حەز لە ماینکرافتیش بی تام لەو یاری ناکە یاریشی زۆر مام ناوەندی خراپە Our Worlds ئەگەر حەز لە یاریەکانی وەکو فاکرا ئەوە فۆڵاوت و ئەوانەیە چێژ لە Our Worldی وەردەگریم Crackdown 3 خراپ بوو بەڕاستی پێشنیاز ناکەم بیکەن ئۆکێ ئەوەش دەیوانەکەم Living Soon دایمەن لە تەماشای ئێکوانەش بکەن لەسەر گەیم پاسی پێت دەڵێ کەواچی یاریەک بەم زوانە لا دەچی بۆم نە فیفا 21 نامینێ هەرچنە گرنگ نیە لەبەر فیفا 23 هاتیە Evil Genius تۆزەکەم کرد ئەوەش استراتیژیە بەڵام استراتیژیەکەی خۆشە باسی کۆمپانیایکی دەکات لەسەر دوورگەچی دەوێت جیهانە ناو بەو داگیر بکە ئەوشتانە خراپ نییە ئۆکەی بیکەن بێمە لای Optimize for Series X و S ئەگەر Xbox Series X و S هەیە لێرە دەتوانی لە بۆ خۆت ئەو یاریانە بکەین ئەوە هەمووی ڕێکخرایە لە بۆ Xbox نوێیەکان یاری زۆر باشی تێدایە یاریێکی دیکەش پێشنیازکەم بیکەن Marvel's Avengers تەنیا ستۆریەکەی بکە ستۆریەکە خراپ نییە بەڵام خۆی یاریەکە زۆر باش نەبوو چی دیکەم تاشتە کچکەم بینی Mortal Kombat بکەن ئۆکەی Mortal Kombat سە گەیم پاسی بەردەستم نازدارات ستۆری خۆشە شەڕکردنەکەی خۆش هەموو شتەکانی ڕاکە چی دیکەمان هەیە تازە یاریش کەشم بینیم بستم باسی بکەم یەس هیتمان هەموو یاریەکانی هیتمان لەسەر گەیم پاسی بەردەستە کەیفت بە هیتمانی بێونێ یعنی داوات لێ دەکەم تکات لێ دەکەم هیتمانی تاقیکەوە ئەگە هیتمانی نەکەی نابێ گەیمەری ڕاستەقینە لەبەر ئەو یاریە تەواو حڕێتداتێ بە ئارەزووی خۆت لەو جیهانە بسوڕێ و تارگێتەکەت لە ناو ببەی هیتمانی بکەن ئۆکەی بیکەن چکە زۆر تایبەتە و فێری یاریکردت دەکات بەگشتی ئەوەش سەرجەم یاریەکانی هەیلۆیە پێمە تەنیا هەیلۆ 4 تێدانە ماستەر چیف کۆلەکشن بیکەن ئەگە Xbox تێن تازە Xbox کردنیە پێویستە شارەزای ئەو گۆڵدنای تاکو ئێستا نەم کردیە ئەین لەسەر Xboxی نەم کردیە بەڵام دەمەوێت داڵۆندی بکەم ئۆکەی داڵۆندی دەکەن بەرەوەی دەبێت ئەو یاریە بکەم دەمێت ڤیدیۆ شێسە دروستکەم مستەقبل گۆڵدنای Xbox جیمز بۆندی بەناوبانگە کاتی خۆش زۆر بەناوبانگ بوو چی دیکە هەیە ئۆکەی فلایت سیمولیتر ئەگەر Xbox یەکەم جارە کڕیە یاخود ئەو یاریت هەر نەکردیە ئۆکەی چانسەکی پێ بدە لەبەری فلایت سیمولیتر یاریەکە کەواتەوە فڕۆکە لێ دەخوڕی بە شێوەیەکی زۆر ڕاستەقینە دەتوانین سەفەری هەموو جیهان بکەیت یانە بێ کوردستان بێ سەماڵی خۆت هەموو شتێکی پێ دەکرێت تاخێنەوە بەڵام تۆزێک حەزمی زۆرە داوڵەتکردنی تۆزێکی زعازە ئۆکێ چیت کەمان هەیە نۆمان سکای من زۆر کەیفم بەو یاری نە بەڕاستی حەد ستایلی من نییە زۆر لەبەرەوەی لێکۆڵینەوە و گەڕانە بەسەر هەموو گردون بەڵام بۆ کەسانی حەزیان لێ تێدەگەم لەبەر چ حەزیان هەیە ستایلەکەی تۆزێک ستۆریەکەی ئەنی ئەوها نییە بڵێ نازانم بەس میهێم خۆش دیارە لە بۆ زۆر خەڵکی بەڵام من زۆر کەیفم پێ نهاتیە ئۆکەی مای فرندز پابا پێبە پیک ئەگەر منداڵێکتان هەیە لە ماڵێ ئەو یاریە با بکاتن چێژی لێ وەردەگرین ئەو یاریەی دیکەش یاریی دیکەش دەمەوێت لەو لیستەی تێیدا ئەکیت سیریەس سام ئەوەش سیریەس سام لەو ستایلیان هەیە ینی جیهانی کراوە یا ڕۆژی ڕووناکە تاقەکردنە وەحشی دەکوژی ستۆریەکەشی سەخیفە بەس خۆشە شادۆز وۆریەر 3 ئەو یاریەش بە هەمان شێوەکو ئەویە بەڵام ستایلەکەی فانتەسی زیاترە چی دیکە پێشنیاز بکەم دی ئەسنتم باس کرد پێم وابی سەرجن سیمولیتر 2 ئەو یاریش خۆشە بۆ کەسانی حەزیان لە شتی سەیر و سەمەرەیە تۆ دەبێت دکتۆر عملیاتی خەڵکی دەکەی ئەوشتانە تاقیکەنەوە حەزمیشی زۆر نە یارێکی دیکە لەسەر گەیم پاسی وڵۆنگ من باس کرد زۆمبی ئارمی ئەوە کاتی خۆ لەسەر پلەیستێشنیش کڕین بەڵام دەستم لێ نەدا لەسەر گەیم پاسی تاقیم کردەوە هەرچەندە پارەش پێداوە بەس میهیم یارێکی خۆشە سنایپەرە خۆشە زۆمبیشە لایکە ڤاڵەهایمیش یاریش تایبەتە بەڵام ئەوە شۆکوتم دەبی گەیمەری تایبەتی خۆی هەیە گەیمەری تایبەت چیە یاریێکی تا ئۆنلاینە وەکو ماینکرافتیە بەڵام بە ستایلەکی ڤایکینگ ماینکرافت بە ستایلی ڤایکینگ و تۆزێک لە ڕاستی چوتر لایکە دراگن من کردم بەڵام تەواو نەکردیە لایکە دراگن ئەگەر حەز لە یاری ژاپۆنیەکانە مافیای ژاپۆنی و بۆ بۆکس شتی شەڕی دەکەن خۆشە ئۆکەی
Games with Gold هەیە جارێ لە خۆتە یاریانە وەرگرە بە خۆڕایی بۆ نمونە Star Wars Racer وەرنەگرتیەوە مانگەی باوەریگرن هەرچەندە من Games with Gold پیسیان زۆر بەکەم وەریان دەگرن بەر یاریەکانی زۆربەی کات خراپن بەڵام وەرم گرت ئەوەش باوەرگرین ئەو Games with Gold ئەو یاریانە دەبێتە مڵچی خۆت هەرچەندە یعنی کاتیان نییە لەسەر گەیم پاسیش نەمینێن هەر مڵچی خۆتە بەڵام پێویستە ئۆڵتیمەیت تەبی ئەزیان گۆڵ دەبێت ئەکشن ئەدڤێنچەر ئەو یاریە ئەکشنەکانن لێکواننە ساندبۆکس ئەو یاری ساندبۆکسن کە بە ئارەزوی خۆت لە جیهانەکە دەسوڕێیتەوە یاخۆت ینی چۆن دەڵێت جیهانەکە داتە بەرزی بە کەیفی خۆت شتومەگەڵام جیهانی دەستکاری دەکەی شتانە ستی سکایلاین لەسەر مۆبایل من زۆرم کردەوە لەسەر کۆنسۆلی تاو کەستە خۆم لێنەدەیە ئەو شار دروستکردنی شارۆشتان لە مۆبایلی هەیە کراکداون کیفم پێی نایە زۆر دەیزی خۆش بوو بەڵام دەیزیش کاتی دەوێت ینی وەختێکی زۆر دێتە ڕادێ فەیبڵ بیکەن چکە فەیبڵ بەشە نوێیەکە بێ دەتە گادۆڤاری نوێ لە بۆ ئەکسبۆکسی لەوەیەکیتە فەیبڵ مێژوێکی دوورێژی هەیە ئەو یاریێک داڵۆن بوو دانتێ فێرنۆ فۆرزا یاریەکانی فۆرزا بەشی چاران بەشی پێنجەم یانەگەت و ئەکسبۆکس دەبی ئەو یاریان نەکردبی ئەکسبۆکس تۆ کڕێ لەبەرێ بەناباکسین یاری چێپەرچیانە جیهان و لەوانەشە باشنی یاری چێپەرچیە بلێت جیهان ئەوەش خۆشە و یاریە ماوەک دەم کرد حەدیقە حیواناتی دروست دەکەی ئەوشتانە خەڵک سەردانت دەکە فۆرزا 5 100% بیکەن جەسکۆس 50% بیکەن خۆشە متعی هەیە بەڵام تۆزە یاریی بێعقڵە وا ئەوەش ئەگەر حەزە هەر لە یاری دروستکردنی شار و شتە لێرە پارچی دروست دەکەی دەینە سروشتی بە خێو دەکەی یاریی خۆشە ئەساسن کرید ئۆریژن بێگومان 100% بیکەن ئەوە ئەولایەتی دانیا گۆست ریکۆن وایلدانس بیکەن 100% ئەولایەتی دانیا ئەو یاریانی ینی زۆر بەناو بانگن و یەکێکن لە باشنی یاریەکانی یوبیسۆفتی ماینکرافتی تێدا بێگومان ئەوەش ماینکرافت ستراندد دیپ دەڵێن زۆر خۆشە بەڵام نەم کردووە بەڕاستی من نەم کردووە بەڵام دەڵێن زۆر بەخۆتە چیتکە کیوت ئەو یاریە کیوتەکان شوتەریش یاری شوتەریشمان زۆر هەیە لەسەر گەیم پاسی بخۆی بەوەی بەنەبانگە ڕینبۆت هەیە ڕینبۆت هەیە چی دیکە تێکە باسم نەکرد ئینسەرجنسیت هەیە سانستۆرم ئەو ژیارەی بەقوەتە دێتوپت هەیە زۆر بەقوەتە گیرس 5 هەیە 100% بیکەن یعنی ئەوەش هیچی وەچی گادۆڤار و لاستەڤەسی ئەکسبۆکسی ناوانە یاریانە زۆر بەناو بانگن کویکت هەیە ئەو یاریش کاتی خۆی زۆر بەناو بانک بوو لەلایەن بەفێزدای دروست دەکرا ئەچنە گرافیکی تۆزە کۆنە بەڵام یاریی گەیمپلایان زۆر خۆشە پەیدەی دووت هەیە زۆر خۆشە دوومت هەیە کارەسات نەوانە وەڵفنستاین یعنی زۆر بەقوت نییە بەڵام یعنی فاڵاوتی سێ بچێکە لە بەناوچی بکەم ڕێیجت هەیە ئۆکەی شتێکی کە تازە بینیم بەڵام بەبیرم کرد باسی بکەم ئەوش پرفێکت دارکە کە ئێستا دایانەوێت دووبارە دروستی بکەنەوە ئێستا بۆی یارە نوێیەکەی تەقەکەرەکەی یاریەکەی ئەکسبۆکسیکەوە لە باسی مسر و ئەوانە دەکە ئەو پرفێکت دارکە کاتی خۆشی هەبوو تاقەکەری کەس یەکەمە یارێکی ینی خراپ نییە زۆر بەخۆشی بەڵام باشە پرفێکت دارک زیرۆ ئەو بەشی دووەمی ئەو یاریان یەکەمی یاریانەوە ئۆکەی بینە سەر مەڵتیپلەر ئەوە یاری ئۆنلاینەکانتە ئارک بێگومان گەیمەر نییە لە کوردستان ئارچی نەناسیەکە نەشی کردبی ئارک خراپ نییە فۆر ئانەر تۆزەگی زعازە بەڵام واچ دۆگی بکەن واچ دۆگز دوو یاری مەڵتیپلەیەریش وەکو مەڵتیپلەیەر زۆر من یاری مەڵتیپلەیەر ناکەم بۆی تۆزە خراپ یاری مەڵتیپلەیەر نازانم ستانە بۆ هەڵبژێرم یان بە بڕای من چ باشە بیکەن خراپن تۆزێک بەڵام زیاتر فیفاە مەڵتیپلەیەرەکەی لەسەر ئەکسبۆکس لەگە باتفیلدەکان تەقەکەرەکان ئەوانە شتێ گەیمز with FPS boost ئەو یارانەیەکەوە مایکرۆسۆفت بەخۆی لەگەڵ کۆمپانیەکان هەڵساون باوەی کە یاریەکان کردە 6 فرێم ئەو یارانە هەموو 6 فرێمە لەسەر ئەکسبۆکس سیریس X و S پێم مابی کە ماسفاتێکی باشە لە بۆ ئەو یاریانە دنجن کرالرز تەیە ئەوە لەو ستایلە یاریانەشە لە سێنە ژێر زەمین و ناوەشکەوت و ئەوشتانەی زۆر تێدایە ئەوەش خەیاڵی زانستی ئەوەش یاریە کلاسیکەکانە هەمووی ئەکسبۆکس 360 و ئەکسبۆکس وەنە ئەکسبۆکس 360 و ئەکسبۆکس ڕەسەنە ببورن یاری زۆری تێدایە ئەوە چ بوو دوو ماینکرافتم بینی ئەوە پریڤیوەکەیە ئەوە پریڤیو ئەوە
ئەگەر ماینکرافت هەبی ئەو پریڤیوچیە هەرچ ئەبدێتێک نوێ لە بۆ ماینکرافتی بێ لێرە تاقی دەکرێتەوە خراپ نییە ئەوەشە هەبی خراپ نییە ئەوەش یاریە پیکسلیەکان ئەوان هەم بە شێ پیکسلی دروستکراینە یاری زۆر ڕاقی تێدا یاریە پیکسلیەکان تازەش هەندێکن لە بۆ باسکردن بۆ منە تینێج میوتەکەم پێوتن یاریشی دیکەش تازە دیتم ئەوش ماوەکانی کە تەواوم کرد ئەو یاریە سیگنالز زۆر 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 جوان دروستکرای و یاریە پیکسلیە زۆر خۆشە چێژشی هەیە بەڕاستی ئۆکەی ئەوەش سەرجەم یاریەکانی کۆمپانیا بەتێزدایە لە ئیڤڵ وثنی لە دومی بگرا لە دیسئۆنەردی لە ئیڤڵ وثن بەش یەکەم و دومی زۆر زۆر خۆشە بە تایبەتی من زۆر کەیفمە بەش یەکەمی دەچکات تۆ ڕزنەوەش دیسکە بەڵام بەش دومی زۆر جوانە سکایریمت هەیە پڕی یاریەکێکە لە باشترین ستودیۆکانی بەتێزە دروستکرێژ ئارکەینە زۆر زۆر بەقبووتە خەیاڵی زانستیە تەقەکەرە تۆزە قورسە بەڵام زۆر زۆر خۆشە نازم پێم سەیرە ڕێدفۆڵیان لێرە دانایە ڕێدفۆڵی شەر بەتێزدا بەس مهم پلتفۆرمەر ئەوەش یاری پلتفۆرمەرەکانن بەنجای کوزوکی ئەوە بەناو بانگە و یاریە دێل سێلز یاریێکی پلتفۆرمەری قورسیشە بەڵام خۆشە هۆڵۆنایتستەیە هۆڵۆنایت خۆشە بەڵام تۆزە قورسە بەڕاستیان ڕاستان پێ برێم یاریشی تۆزە قورسە بە زۆر 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 متعەیە هیمن فۆڵ فلات ئەو یارێکی هەم ئۆنلاینی خۆشە لەگە برادرانش بیکەی زۆر زۆر چێژیە کۆمیدیشە ئەوە ڕۆک لایتەکان ئەوەی کە دەمری دێەوە دەمری دێەوە دەمری دێەوە یا تۆزە قورسنەوەوانە بەس خۆشن ئەوەش دەتانی لە خوارش بە پێی کاتەگۆری بگەڕێی بۆ نمونە یاری ئاکشنەکان بە جیایە یاریە وەرزشیەکان بە جیایە پلتفۆرمەرەکانەوەی تەنیا بازدان و ڕۆیشتنە بە جیایە فاملی ئەو یاریە خێزانیەکان و منداڵەکانە ئیندی ئەو یاریە بچووکەکان کە لەلایەن چەند کەسەکەەوە یان کۆمپانیاکی بچوک دروست کرایە کلاسیک ئەو یاریە کلاسیکەکانی Xbox 360 و Xbox One شوتەر ئەوە سەرجەم یاری تەقیکەرەکانی جیا کردیتەوە لە بۆت فایتینج ئەو یاریە شەڕکردنەکانە Injustice 2 زۆر زۆر خۆشە تەنانەت Fight Night Champion ئەو ژێکێکە لە یاریە زۆر زۆر جوانەکان و گرافیکی شکاتی خۆشی زۆر بەڕاستی دەچوو ئێستاش خۆشە ڕایس سن ئۆف ڕۆم کا دەکەم بیکەنەوە یاریێکە لە یاریە زۆر باشەکانی Xboxی کامێرێکە سێمە باسی شەڕی ڕۆمای دەکات زۆر زۆر خۆشە چیت کەمان هەیە پێمابی تاو شتە چیوانمە باسکەم مهم ئەوە یاریەکان کە لەسەر Xboxی ئێستا بەردەستن و بۆ کەسانی ناشزان ئەوەی داڵۆنیان دەکەیێتی ئێرکوانە لێرە داڵۆنەکە کە تەواو دەبی دەتوانین لە بۆ خۆ دیارێکە بکەی فول لایبرری ئەو سەرجەم ئەو یاریانەیە کە هەتا ئەو ئۆن گەیم ئەو کە کڕیتە گەیم پاس ئەوش ئەو یاریانە ڕێ گەیم پاسی وەرگرتە EA Play ئەوە تەنیا EA Play گەیمز بوت گۆڵد ئەوانە بۆ گەیمز بوت گۆڵدن ئەوەت ئاپ ئەوش ئەپلیکیشنەکانە ئەوەژی بسۆفت پلەسە هیوادارم سووتانە ڤیددیوەکەوا کرد بیت کاتەکەم تاماز دەکەم دگوێن لایک سبسکرایب لەبیر نەکەن ئەو ڤیددیو بۆ برادەکانت بۆ منداڵت بۆ هەر کەسێک دێنێری بۆ منداڵەکە کەسەکە بینێرە با سوودی لێوەربگری چۆن گەیم پاس بەکاربیین تۆ زۆرترین سوودی لێوەربگرێت چاو تاماز دەکەم تا ڤیددیوەیەکی دیکە بەخۆی گەرزپرم خودەتان لەگەڵ